لەماوەی ئەو 38 ساڵەدا حزبی ئێمە بەسەر زۆر قۆناغی خەباتدا تێپەڕی. لە ساڵەکانی پاش 28 مردادی 1332 کە کودەتای ئیمپەریالیستی و کۆنەپەرستانە لە ئێراندا سەرکەوت تا شۆڕشی ئێران لە ساڵی 1357 واتە 33 ساڵی تەواو حزبی ئێمە بە نهێنی خەباتی کرد. بە سەدان ڕۆڵەی حزبەکەمان لە زیندانەکانی ڕێژیمی شاهنشاهیدا بوو. سەدان ڕۆڵەی دیکە بەدەستی ڕێژیمی شاهنشاهی ئێدام کران و لەبین کرد. بەڵام خەباتەکەمان حەز درێژەی هەبوو. تەنانەت لە ساڵی 1346 و 47 هەندێ لە ڕۆڵە تێکۆشەرەکانی حزبی دموکرات توانیان هەر لەو ناوچەیەدا خەباتی چەکدار بەڕێوە برن و لەگەڵەوە کە ئیمکان و هێزیان کەم بوو 18 مانگی تەواو بەرامبەر بە دوژمنی غەدار بەرامبەر بە ڕێژیمی شاهنشاهی بەربەرەکانیان کرد. ڕۆڵەی بە شەرەف وەک مەلا ئاوەرە، شەریف زادە، مۆئینیەکان و زۆر ڕۆڵەی دیکە کە لەو خەباتەدا بەشدار بوون ئێستا وەک شەهیدی بەرزی ئێمە لە مێژووی گەلەکەماندا ناسران. پێشەوەی کە شۆڕشی ئێران سەرکەوێ خەڵکی کوردستان وەک هەموو گەلانی ئێران لە خەباتی دژی ڕێژیمی شاهنشاهیدا چالاکانە بەشداری کرد. لە شارەکانی کوردستان وەک هەموو شارەکانی ئێران خۆ پیشاندان و مانگرتن بەردەوام بوو. خەڵکی کوردستان لەو خەباتەدا بەشدار بوو چونکە پێی وابوو پاش سەرکەوتنی شۆڕش پاش ڕوخانی ڕێژیمی شاهنشاهی لە پێش هەموواندا ئێران دەبێتە وڵاتێکی سەربەخۆ. خەڵکی کوردستان وەک هەموو گەلانی ئێران چاوەڕوان بوو کە پاش ئەو هەموو ساڵە زۆرداری و ئیستیبدادە ئازادی لە ئێراندا سەرکەوێت، ئازادیە دموکراتیەکان دابین بکرێت و هەموو هێز و گروهە سیاسیەکان کە لە شۆڕشدا بەشدار بوون بتوانن بە ئازادی دەنگی خۆیان ڕابگەێن. خەڵکی کوردستان وەک هەموو گەلانی ئێران هیوادار بوو کە پاش ساڵەها خەبات لە ڕێگای مافی ڕەوای خۆی گەلانی زۆر لێکراوی ئێران و لە پێش هەموواندا گەلی کورد بە مافی خودموختاری خۆی بگات. خەڵکی کوردستان وەک هەموو بەشەکانی ئێران هیوادار بوو ئەوانەی کە لە هەموو کەس زیاتر لەو خەباتەدا بەشدار بوون واتە زەحمەتکێشانی کوردستان و زەحمەتکێشانی سەراسەری ئێران بە حەقی بە مافەکانی کۆمەڵایەتی و ئابووری خۆیان بدەن و لە هەژاری و چارەڕەشی ڕزگار بن. با ئەو ڕاستیە بڵم کە لە نێو هەموو سازمانەکانی ئێرانیدا لە نێو هەموو حیزبە سیاسەکانی ئێرانیدا حیزبی دموکراتی کوردستان یەکەم حیزبی شۆڕشگێر بوو کە تێگەی ڕێژیمی خومەینی چ ڕێژیمێکی کۆنەپەرست و دژی گەلیە. هەر لەبەرەوەش بوو بە پێچەوانەی تەنانەت هەندێک کەس کە ئێستا لە خەباتدا لەگەڵمان بەشدارن و دۆستمان فکرمان دەکردەوە هەر ئەو وەختە پاش سەرکەوتنی شۆڕش کە ڕۆژێک دەبێت بەرەنگاری ڕێژیمی خومەینی بین و ڕۆژێک دەبێت چەک هەڵگرین و دژی خەبات بکەین. لەبەرەوە بوو بەڕێوەبەری حیزبی ئێمە هەر لە سەرەتای شۆڕشدا پادگانی مەهابادی بەدەستەوە بێت چونکو دەیزانی کە لەگەڵ ئەو ڕێژیمە کۆنەپەرستە ڕۆژێک هەر تووشی شەڕ دەبێت. هەمووی مانگ و نیوێک تێنەپەری بوو لە سەرکەوتنی شۆڕش. لە نەورۆزی ساڵی 1358دا ڕووداوەکانی خوێناوی شاری سنەپێکە ڕێژیمی خومەینی بۆ یەکەم جار تێگەیشت کە ئەوەی کە دەتوانێت لە بەشەکانی دیکەی ئێراندا
ڕەنگە بە هاسانی تەحمیل بکە لە کوردستاندا بە هاسانی بۆی ناچێتە پێش. لە پاشان وەختێک کە میتینگی گەورەی حزبی دموکراتی کوردستان لە ستادیۆمی شاری نەغەدە پێک هات، ئەو میتینگەیان وەبەرگولەدا و ئەوەیان کرد بە بیانوو بۆ ئەوە شەرکی تند دیژی حزبی دموکراتی کوردستان و ملەتی کورد دەست پێ بکات. ئێمە ئەو وەختە زۆر حەولماندا ئەو شەرە زوو تەواو بێ و نە پێمان خۆش بوو شەڕەکە وای لێبێ کە ببێتە شەری کورد و تورک یا ببێتە شەری سنی و شیعە. بەڵام زۆر باش تێگەیشتی کە حکوومەتی خومەینی لە بیانوو دەگەڕێت بۆ ئەوە چەکەکانمان لێ بستێنێت و بەڕاستیش ئەو بۆیانوە لە مانگی گەلاوێژی 1358 لە ڕۆژی 28 مرداد بۆ ڕێژیمی خومەینی ساڵ لە شاری پاوە شەرەکیان ساز کرد و ئەو شەڕیان کرد بە بیانوو بۆ ئەوە هێرش بکەن لەسەر هەموو کوردستان و بە تایبەتی ئێعلانی جیهاد بدەن بە خەڵکی موسڵمانی کورد. نەتیجەی ئەو شەرە زوو دەرکەوت لەگەڵەوە کە ئێمە پێشمەرگەمان زۆر کەم بوو، لەگەڵەوە کە ئامادەییمان نەبوو ڕێژیم لە کوردستاندا لە واقعدا ڕووخا چەکدارەکانی یەک بە دوای یەک لە تێکشکا هیچ ڕێگای نەما بێ ئەوە کە بێ دەگەڵ نوێنەرانی خەڵکی کورد و بە تایبەتی نوێنەرانی حزبی دموکراتی کوردستان دابنیشن و توێش بکە. بەڵام بەداخەوە زۆر زوو دەرکەوت هەر وەک پاش شۆڕش کە دوو جار هەیئەتی نوێنەرانی ئێمە چوو بۆ لای خومەینی و بۆ هەیئەتەکە دەرکەوت خومەینی نایەوێ هیچ مافێکی بەگەڵی کورد بدا، لە ماوەی وتوێژیشدا دەرکەوت کە ئەوانە فەقەت دەیانەوێ کەسبی وەقت بکەن دەنا لە یەکم فرسەتدا جارێکی دیکە شەر لە کوردستان دەست پێ دەکەن. حزبی دموکراتی کوردستان وەک حزبێکی مەسئولی سیاسی دەستی پێ کرد بە ڕێکخستنی ڕیزەکانی هێزی پێشمەرگە و بەڕاستی زۆری پێ نەچوو. تەواوی سەردەمی سڵح و ئاسایش 6 مانگ نەبوو. دیسان لە نەورۆزی 59 لە شمال و لە جنوب شەر دەستی پێکردەوە و لەو وەختەوە هەتا ئێستا ئەو شەرە بەردەوام. ڕێژیمی خومەینی لە ماوەی ئەو چەند ساڵەدا زۆر جار ڕایگەیاندووە کە کوردستانمان پاکسازی کردووە کە لە کوردستان چەند گروهەک هەن دەستەی چکۆڵە تاقمی بچووک کە شەر دەکەن. بەڵام تاریخ و واقعیەت خومەینی و ڕێژیمەکەی وە درۆخست کرد. هەموو کەس دەتوانێت بپرسێ ئەوە چ تاقمێکی بچووکە، چی هێزێکی دەبێ هەبێ ئەو تاقمە بچووکە کە ڕێژیمی خومەینی بە دەیان هەزار سەرباز پاسدار بەسیجی جاشی ناردووە بۆ سەر ئەو گروهە بچکۆڵەیە و هێشتا نەیتوانی و ئەو گروهە دەکەی. واقعیەت شتێکی دیکە ئەوە گروهەک نییە لە کوردستاندا کە بەرامبەر بە ڕێژیمی خومەینی ڕاوەستا. ئەوە تەنانەت حتا حزبی دموکراتی کوردستانیش بەتەنیانی هیچ حزبێکی پێشڕە و شۆڕژێر هەر چەندیش بەهێز بێ ناتوانێت بەرامبەر بە هێرشێکی وا ڕابەستێ ئەگەر میلەت پشتیوانی لێ نەکات. لە واقعدا ئاخوندەکان ئێستا تێگەیشتون خۆشیان فری نادەن، دەزانن بەڵام نایڵن، دەزانن کە ئێستا شەری میلەتی کورد دەکەن، دەزانن کە ئەوە خەڵکی کوردستانە بەرامبەریان ڕاوەستاوە. ئەوە تەنیا حزبی دموکراتی کوردستان نییە خود مختاری دەوێت، ئەوە هەموو خەڵکی کوردستان. و دەزانن کە تێکشکاندنی خەڵکێک بە تایبەتی ئەگەر ئامادە بێت نرخی ئازادی خۆی بدا لە تاریخدا نەبووە، ئێستاش هەر ناکرێت. بۆیە ئێمە ئیمانمان هەیە هەتا ئەو وەختە ئەو پشتیوانیە لە جێگای خۆی بێت کە لە جێگای خۆیت، هەتا ئەو وەختە کە
حزبی دموکراتی کوردستان سیاسەتی درستی خۆی بەرێوە بن کە بەرێوەی دەبن هەتا ئەو وەختە کە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەرامبەر بە هێرشی دژمن ئازایانە ڕابوەستن کە ڕاوەستاون ڕێژیمی خومینی قودرەتی نییە جوڵانەوەی دموکراتی خەڵکی کوردستانی ئێران تێک بشکێنێت ڕێژیمی خومینی زۆر کزە زۆر لاوازە هێزی خۆی لەدەستداوە ئەو ڕێژیمە زۆری بۆ ڕوخان نەماوە تەنیا مەسەلەیەک کە دەگۆڕێدایە ئەوەیە کە دەبێ هێزێکی ئەو تۆ پەیدا ببێ هەتا ئەو ڕێژیمە بڕوخێنێ ئێمە هیوادارین کە بە تێکۆشانی خۆمان بە پشتیوانی گەلەکەمان و بە قارەمانەتی پێشمەرگەکانمان و بە هاوکاری هەموو گەلانی ئێرانی ئەو ڕۆژە دوور نەبێت کە ڕێژیمی خومینی بڕوخێنین و لە جێگای ئەودا ڕێژیمێکی دموکراتی بێنینە سەرکار